ئەم لیژنەیە پێک هاتووە لە لیژنەی طبی عەدلی و لەگەڵ مؤسسەی شوهەدا مدیرەی مەقابری جەماعی یعنی گۆڕە بە کۆمەڵەکان ئیشیشان ئەوەی هاتووە لە 85 مزاهرەیە کرا لە هین مزاهرە ڕەشبەگیریە کرا لە سلەیمانی لەو ڕەشبەگیریە 1500 گەنجی سلەیمانیان برد ئەو 1500 لە ماوەیەک لە ناو سلەیمانی بوون دوایان نەقڵکران بۆ سجنی فەزیلەی بەغا لەو سجنانەیە لە 86 50 لەم گەنجانە جیاکرانەوە ئەم 50 بێسەروشێنن نازانن کەس چی بەسەراتەوە حاڵەن حاڵی ئەنفالەکانە ئێمەش من لەڕێی برای یەکێک لە شەیدەکان ئاگاداری کردم کە خۆش یارمەتی دەرما یەکێکیش لە خوشکی شەیدەکان هەر یارمەتی دەرما ئەم مۆزوع ئەم پێگەشت ئێمە 3 مانگە بەدوای ئەم جەماعەتە گەڕین بەداخەوە کەسێک نەهاتە سەرخەت بۆمان غێری ئەم سیانە نەبێت بەس ئێستا 20 عائلەی شەیدەکان هاتوون تەمەناکەن ئەو 30 عائلەی تریش ئەگەر مابن لە ژیانە یا زۆربان لەوانێ لە دەروی وڵات بن زۆر بەشیان لەوانێ نەمابن لە ژیانە تکم 40 ساڵە جاگەنجی کە باسی کرد ڕووفاتەکان دۆزراوەتەوە؟ نەدۆزراوەتەوە ئێم خۆتەزانی عێراق هەمووی گۆڕی بە کۆمەڵە ئەمانەوێت لەو گۆڕە بە کۆمەڵانە بەشکم ئیشاڵڵا سۆراغی ئەوانیش بدۆزینەوە.